ڕێگایەکی سەخت دەبڕن و داچنە سەر چیای بەرانانی نزیک دەربەندی خان. سەرۆچیایە دەکەنە شوێنی سازکردنی چالاکیەکی ژینگەیی. ئەمانە ژمارەیەک لە ئەندامانی ڕێکخراوی سروشتی کوردستانن. وەک ئێمایەک بۆ ڕشتنی خوێنی ئاژەڵ و باڵندەکێوەکان جەستەیان بە ڕەنگی سوور ڕەنگ کردووە و دەیانەوێت لەگەڵم نمایشە بە ڕاوچەکان بڵێن بۆستن لە ڕاوکردنی ئاژەڵ و باڵندەکێوەکان و داواش لە دادگاکان دەکەن بوێر بن لە سزادانی ئەو کەسانەی ڕاوی نایەسایی دەکەن. کۆبووینەوە جش بەو کەسانەی کەوا ڕای باڵندەکێوەکانەکەن و داواکارین لە هەموو دادگاکانی هەرێمی کوردستان ڕێگیری بکەن لەو کەسانی کەوا ڕای باڵندەکێوەکانەکەن لە کوردستان و لە هەموو شار و شارشکەکانی کوردستاندا. ڕێڵماندا و ناڕزایی خۆمان دەربڕین سەبارەت بە نەعەدالەتی کە ئەکرێ لە کوردستانە سەبارەت بە ئاژەڵان و ئەمە هەر تعبیر نییە بە کوشتنی ئاژەڵان و نەعەدالەتی بەرامبەر بە ئاژەڵان و پێشەرکردنی مافی ئاژەڵان بەڵکو ئەمە عەدالەتیە سەلمێنین بۆ مرۆڤەکانیش. تۆ ئەگەر بتوێت دەست نەچێتە خوێنی مرۆڤێک و پێویستە لە سەرەتاوە باڵندەیەکە خۆش بوێ. بە وتەی بەشداربوونی ئەم چالاکیە ڕاوکردنی نایەسایی ئاژەڵ و باڵندەکێوەکان لە حاڵەتەوە خەریکە دەبێت بەدیاردە و ئەو کەسانەی تاوانبارن بە ڕاوکردنی نایەسایی بە کەمترین سزای یاسایی دەرباز دەبن و یاخود هەر سزا نادرێن. دەقی یاسا و ڕێنمایی هەیە تایبەت بە پارێزگاریکردن لە مافی ئاژەڵ و باڵندەکان، بەڵام ئەم دەقە یاسای و ڕێنمایانە لە باشووری کوردستان جێبەجێ ناکرێت. ئەمە شەکەوای لە ئێمە کردوێمە خۆمان ڕوود بکەینەوە لەم ڕێگەیە و لە ڕێگەم چالاکی و پەیامەکانمان بە دادوەرەکان بە ڕاوچیەکان بە تەواوی تاگەکانی کۆمەلگای کوردی بڵین کە پێویستە هەمومان پێکەوە دەست لە ناو دەست کار بکەین بۆ پارێزگاریکردن لە مافی ئاژەڵەکان. لە هەرێمی کوردستان چەندین ڕێنمایی و یاسای تایبەت بە پاراستنی ئاژەڵ و باڵندەکێوەکان بوونیان هەیە، بەڵام بە وتەی چالاکانی بواری ژینگە ئەو ڕێنمایی و یاسایانە وەکو پێویست کاریان پێ نەکراوە و هەرەوە شەوای کردووە لە بەشێک لە ناوچەکانی یارێمی کوردستان ئاژەڵ و باڵندەکێوەکان مەترسی لە ناوچوونیان لەسەر بێت. پاڤێڵ عەبدوڕحمان کێنان، دەربەندی خان.